زۆر جار یعنی هەر هاوڵاتیان وێنەی ئەو باڵێ وەسانە دەگرن کە بۆ کارەباتەوە ینی پارەی خەیاڵی تایە ئەم کێشانە چۆن چارەسەر دەکرێن ئەمانە واقعە یان جۆرێک لە مبالغەوەی تایە واللهی بەدڵنیایی تۆ بێ لەسەر حاڵەتەکە قسە بکەیت یعنی بە شێوازێکی عام دیارە نرخی کارەبا لە چاو ڕابردوو بەدڵنیایی بەرزبووتەوە و ئەمەش ئەگەر هاوڵاتیەک بە پێی پێویست کارەبا بەکارنێنێ بەدڵنیایی پارێکی زیاتری بۆ دێتەوە بەڵام تەسەورەکەم جۆرێک لە مبالغەی تێدایە بۆ شێوازە نییە بە تایبەتی من باسی سلێمانیەکەم یعنی معدلی سەرفی هاوڵاتی لە سلێمانی ئەتوانم بڵێم لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە هەموو شوێنەکان کەمترە. باشە هەندێک جار دەگوترێت ئەو مۆلیدانی کە ئێستا لە نێو گەڕەکەکانە هەن ئەمەش کارەبا جۆرێک لە جۆرەکان ئەدزێت و تێکەڵ ئەبێتەوە حاڵەتانە واریدە وجودی هیچ حاڵەتێکی لەو شێوەمان نەبینیوە. باشە تا ئێستا چەند مۆلیدە بۆچی مۆلیدەکان کۆ ناکەنەوە لە گەڕەکەکانە؟ دیارە بابەتی کۆکردنەوەی مۆلیدەکان بڕیارێکی ئەوێ لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران دوای ئەوەی کە پرۆژەی ڕووناکی گەشت بە کۆتایی بە دڵنیایی ئەو بڕیارادرێت. باشە هەندێک جار ئەو بڕانانە کە ڕوئەدات هۆکارەکەی چییە بەردەوام دەبێت یان لە ئێستاە بە هۆکاری ئەوەی کە زۆر جار کێشە لە بڵێن بەرهێنانی غاز دروستەبێ ئەمە شواکە بەرهێنانی کارەبا کەم بێتەوە ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە کوژانەوە ڕۆیا لەو شوێنانی کە کارەبای 24 کاتژمێری و لە شوێنەکانی کەش ئێستا کارەبای هەموو سلێمانی 24 کاتژمێری ناو سنتەری پارێزگا و بەشێکی زۆر لە قەزاونەحەکان بڵێ بەدڵنیایی لە هەموو چوێن و توێژەکانە بڵێن لە هەموو پۆلەکانە حاڵەتی سەرپێچی هەیە تەنها لە باخ و ئەو شوێنانە نییە بە شێوازێکی گشتی ئەتوانم بڵێم لە سنووری پارێزگای سلێمانی کەمترین ڕێژەی تەجاوز و سەرپێچی هەیە بۆ ئەوان کارەبای 24 کاتژمێری دانراوە ئەو شوێنانی کە چۆتە ناو پرۆژەی ڕووناکیەوە هەموو پۆلەکانی بۆ بە 24 ساعت بۆ نمونە منتقەی سیتەک و ئەوانە بڵێ بۆ 24 کاتژمێری